بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک لە دوای ناوەڕاستی مانگی دەوە لە ماوەی دوو مانگی ڕابردووە زیاتر لە 100 هێرش کراوە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا لە بەرامبەرشدا ئەمریکا 3000 هێرشی کردووە سەر گروپە چەکدارەکان ئەوانەی کە هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا ناوی خۆیان ناوبەرەی بەرگری ئیسلامی لە عێراق و باز لەوە دەکەن هێرشەکانیان وەک پشتیوانیە کە بۆ غەزە کە ئەمریکا پشتیوانێکی ڕاستە و خۆی قەوارێزایۆنی لە شەڕی غەزە دەکات و لە بەرامبەردا ئەمریکاش وەڵامی هەبوو دوای ئەوەی کە گروپە چەکدارەکان ڕۆژی دووشەممە هێزەکانی ئەمریکان لە فڕۆکەخانەی هەولێر بە ئامانج گرت و سێ سەرباز بریندار بوون کە برینی یەکێکیان سەختە سەر لە بەیانی ئەمڕۆ لە سێ ناوچە لە بابل لە دوو ناوچە هەروە لە واست هێزەکانی ئەمریکا چەند بارەگایەکی ئەو گروپە چەکدارانن بۆ دومان کردو و چەکدارێک کوژرا بوو و هەژدەی دیکەش بریندار بوون. باز لە زیادبوونی لێکەوتەی هێرشەکان دەکەین بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا و لێکەوتەی سیاسی لەسەر ڕێکەوتەی سیاسی و ئابووریشی لەسەر حکوومەتەکەی سوودانی چۆن دەبێت و لێکەوتەی لەسەر ئاسایشی هەرێم و عێراق چی دەبێت بەردەوامی و هێرشانە لەگەڵ هەیەک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستی سیاسەکان هەروە کاک غیاس سورچی شارەزای سەربازی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک غیاس ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری زیادبوونی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر بنکەکانی ئەمریکا هۆکارەکەی چییە و ئامانجەکەش تەنها وابەستەیە بە شەڕی غەزەوە؟ پێشەکی زۆر سپاس بۆ ئەم میوانداریە کاک حەکیمە ڕێز و احترام هەیە بۆ تەماشەبانانی کەناڵە بەڕێزەکەتان. دیارە ئەم هێرشانە چ بە درۆن و چ بە موشک بە هەر شێوەیەک بیتن لە ساڵانی ڕابردوش بەردەوام بوو ینی پاش ئازادکردنەوەی عێراق لە تیرۆرستانی داعش بە بەردەوامی ئەم هێرشانە کرانەتە سەر هێزی هاوپەیمانان بە تایبەتیش بنکە و پێگەکانی ئەمریکا. بەڵام لەم دوایەدا بەڵێ خۆتان دەزانن ینی ئەم ساڵ ینی لە میانەی ئەم ساڵانە زیاتر لە 104 بۆ 105 هێرشی لە ڕێگای بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان یان درۆنەکانەوە لە عێراق و سووریەوە زۆر بەشی لە عێراق کراوەتە سەر پێگە و بنکەکانی هێزەکانی ئەمریکا لە بەغدا وەکو سەفارەت لە پێگەی بنکەی ئەمریکا لە عین ئەسەد و هەروها لە شوێنەکانی تر لە حەریر لە هەولێر. بڵێ ئەمەی ئەم دواییە کە برێن زۆر بە چڕوپڕی ئەم هێرشانە دەستی پێکردووە نیان شاردۆتەوە وەکو ئینتیقامێکە لە ئەمریکا بەرامبەر ئەو هاوکاری و هەم ئاهەنگیە کە هیانە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل و هێرشەکانی ئیسرائیل دژ بە مسلمانانی غەزە. بڵێ ئەمە خۆیان ئالانیان کردووە کە ئەمە تۆڵەکردنەوەیکە لە ئەمریکا بەرامبەر ئەو هاوکاری و هەمانجیە کە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل هەیەی. باشە بەزۆکو بنکەی سەربازی ئەمریکی زیاترەوە بنکەی بڵین عینەسەد بە ئامانزگرا یاخود هەریر و بڵین لە ئەوەی لە فڕۆکەخانەی هەولێرە ئێستا لەم ناوچانە بنکە هەیە بڵین لە فڕۆکەخانەی هەریر لە فڕۆکەخانەی هەولێر و بە هەمان شێوە لە عینەسەد لە بەغداد لە شوێنی تر بنکەی سەربازی ئەمریکا نەماوە؟ بە پێی ئاگاداری منەوەی من ئاگادار بم بنکە زۆر بنکەی ینی بەرفریان هەبوو لە هەموو شوێنەکان. بەڵام پاش ئەوەی کە ئەو حکوومەتە تەشکیل کرا و نەڕازنامەندی هەبوو بە لە بوونی چەکدارانی ئەمریکا هێزێکی زۆری خۆی کشاندەوە تەنها ئەوانەی ماون تەمەەن هێزی هەیە بەڵام بە بیانوی ئەوەی کەوانەی ماون کە ڕاهێنەر و مەشق پێکەرن و بڵێن پسپۆرن لە بوارەکانی سەربازی بۆ هاوکاریکردنی دەوڵەتی عێراق. بەڵام من نایشارمەوە بەڵێ هێزیان ماوە بەڵام ئەوەی ماوە لە عین ئەسەدا لە تازی لە سەربازگای تازی هەیە و هەروها سەفارەتیشی خۆتان دەزان گەورەترین سەفارەتی لە بەغدایە و لە بنکەی هەیە لە نزیک مەتاری هەولێر و فڕۆکەخانەی بڵێن حەریر هەیەی و بەشێکی کەمیشی لە بیابانەکانی ڕۆمادی هەیە بڵێن کە پێدرن ئێژ3 و ئێژ4 کە دەکەوێتە نێوان ڕوود بە و ڕوومادی. ئەوەی ئەمن ئاگادار بم لەو شوێنانە هەیەی چکە پێشتر لە شوێنەکانی تر هەبوو لە گەیارە هەی بوو و لە زۆر شوێنی تر ینی بەڵام ئەمانە لەم شوێنانیان هەیە ئەوەی من زانیاری لەسەریان. باشە ئامانجی بوونیەوە بنکانەی ئەمریکا بۆ چییە یانەی کێستا ماونەتەوە هەرچەندە بازەوەیەکە بە پێی ڕێکەوتنی ئەمنی کە لە سەدەمی حکوومەتەکەی مستەفا کازمی واژۆ کرابوو
ینی ڕۆڵی ڕاوێژکاری ببینین بە زەمیل کە هێزی شەڕکەریشی نییە لە عێراق وەکو شەڕکەر چکو ئەمڕۆ حکوومەتی عێراقی نیگەران بوو لەوەی کە بەبێ ڕەزامەندی ئەوان ئەو گروپە چەکدارانیان بە ئامانج گرتووە. بەڵێ دیارە لە 2014 بە پێی ڕێکەوتنێکی عێراق بە داواکاری حکوومەتی عێراق بە ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانانی کە بڵێن ڕێکەوتنێکی استراتیزیان بەست بۆ دژایەتیکردنیان لە ناوبردننی تیرۆرستانی داعش و بەڕاستی ڕۆڵێکی گەورەیان هەبوو هەم ئەمریکا و هەم دەوڵەتە بڵێن هاوپەیمانەکان بە تایبەتیش کەنەدا و فەڕەنسا حتا بریتانیا ئەم دەوڵەتانە با بڵێن ببوورە دەوڵەتەکانی تری زۆر نامێناویان بێنم بە کاش کەس بە داعش هاتوو بڵێن عێراق ئازاد کرێت تا ڕادەیەک لەوە ئێستاش داعش هەرماوە بەڵام بە کزی و لاوازی ناڕازیەکی زۆر هەبوو لە ناو خەڵکی عێراق بڵێن بە تایبەتیش لە ناوەڕاست و جنوب لە کوردستاننا و هەروها لە پەرلەمانیش بڕیاریان لێدا و هەروها ڕێککەوتنێکی تر کرا کە سەربازەکان ینی هێزە عسکەریەکانی خۆیان بکشێنەوە تەنها ڕاوێژکار و مەشقپێکەر و پسپۆر و شرۆڤەکار و ئەمانە ببینێن بەڵام لەگەڵەوەش من ناشارمەوە بەڵ ئەگە هێزی نەبێ کاتکەواتە ئەم فڕۆکەیە کە دوێنێ لە پارێزگای لە شاری حلە و هەروها لە واسط هەردوو پێگەی کە تایبی حیزبڵای کردە ئامانج کەواتە ئەمە هێزی ماوە فڕۆکەی هەیە موشەکی هەیە طبعا ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرێ ینی بڵێن ئەمە دلیلێکە لەوەی کە ئەمریکا هێزی لە ناو عێراق ماوە. باڵێ سوپاسەکەم دوای قسە لەسەر لێکەوتەی بڵێم هێرشان لەسەر ئاسایشی عێراق خۆرێمیش دەکەن دێمەوە خزمەتت کاک دکتۆر ئیبراهیم سوپاسی جەنابیشت دەکەین. بەڕێز خوێندنەوە چیە بۆ هێرشانەوە لێکەوتەی چیە چ لە ڕووی سیاسی بێ لەسەر حکوومەتەکەی سوودانی چ لە ڕووی ئابووریش بێ کە بەردەوام ئەمریکەکان دۆلاری نەوەکو کارتێک دژی سوودانی بەکارهێناوە. بەلای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێزتان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و میوانە بەڕێزەکەشتان ئەلبەتە بابەتی ئەم هێرشانە شتێکی تازە نیە بەردەوام ئەو لەو کاتێک کە با بڵێن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە 2023 هاتووەتە ناو عێراقەوە بەردەوام ململانی و شەڕ لە نێوان هێزەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خەڵکی عێراق بە جیاوازی مەسەڵەن پێکاتەوە ئەو هێزانی کە شەڕی لەگەڵ و هەبووە بە چەندین قۆناغا تێپەڕی کوتا گەیشتوتە ئێستای کە ئێستا دەبینین کە هێزە شیعەکان زیاتر با بڵێن بەرەنگاران دەبنەوە و هێرشی درونیان دەکەنە سەر لێکەوتەکانی چیە لێکەوتەی ئەم بابەتە لێکەوتەی سیاسیەوەیە کە ئەم حکوومەتی سوودانی دروست بووە حکوومەتێکی لاواز دەرەکەوە لە بەرامبەر ڕێگریکردن لەو هێرشانەی کە دەکرێت سەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق و هەروەها لە ڕووی ئابووریشەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە هاتووتە عێراق هەموو سەرداوەکانی نەداوەتەوە دەستی عێراقەکان خۆیان بە تایبەتی مەسائلی دۆلار و مامەڵەکردن بە دۆلار و چۆن دۆلار بێتە ناو عێراقەوە و چۆن مامەڵی پێوە دەکرێتەوە دەستی خۆی داماوەتەوارە ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بیوە فشارێکی زۆر بکاتە سەر عێراقیەکان و بە کاریگەری هەبێ لەسەری مەسەن دۆلار کەم دکاتەوە گوت دۆلار نەنێرێت بازاری ناو با بڵێن عێراق تێکە چێ بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕووی سیاسیشە بەڕاستیم حکوومەتە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەگەر بێتە بەو شێوازە ناتوانێت بەرگری لە بنکەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بکە بۆ چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر بارودۆخەکەی پێچاک نەکرێت ئەتوانێت تێکی دات خۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە بیرمان نەچێت کە لە سەرەتای 2023 هاتووەتە عێراق خۆی حاکمی مطلق بوو ئەوانی تر هەمویان ڕاوێژکاری بوون دوای قۆناغەکە گۆڕا دوای 2011 بۆ ئەو قۆناغی کە عێراقەکان با بڵێن هێزی وڵاتی یەکگرتووەکانی شەڕگەرەکانی گەڕایەوە و عێراق کەوتە دەستی عێراقیەکان وەکو خوان وتیان پاش چەندی زۆری پێنەچوو لە 2014 مەسەڵەن داعش دیسان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا داوایان لێکرد عێراقیەکان خۆیان چون داوایان لێکرد وتیان تاکە بۆ خاتر خاوەرنەوە و داعش خەریکە بەغا ئەگرێ پاشان کە هاتنەوە دیسانەوە کاریگەریان هەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا حتا لە دروستکردنی حکوومەتەکانە و لەسەر پێکاتەی حکوومەتەکان حتا لە ئەو کەسایەتیانێکی کە لە کای سیاسیەکان مەسەڵەن ڕۆڵیان دەبینی مەسەڵەن پەرپشتێکی گەوریان بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەستە بوو بۆیە تا گەیشت ئەم قۆناغی ئێستا کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەک ناتوانێت مەسەڵەن کاریگەری هەبێت لەسەر دانانی کەسە سیاسیەکان بەڵکو بەرگری لە هاوپەیمانەکانی خۆشی پێناکرێت کە بینیمان حەلبووسی لە چەند مانگی ڕابردوو و سەرکی پەرلەمان بکە لە هاوپەیمانەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ناوچەکە مەسەڵەن بۆ شێوازی دەکرا و چیش پێ نەکرا بەرامبەری بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا لە قۆناغێکە تەنها بەرگری و
ڕەتدانەوەی هەیە بۆ ئەو هێرشانەی دەکرێتە سەری و ئەوێ پارێزگایی لەوە بکە کە هەیەی ناو عێراقدا کە لە ئێستادا وجودی هەیە. مناڵم وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەمە زیاتری پێ ناکرێت بڵێ زیاتری پێ دەکرێت لە دەکەوتە سیاسی و ئابووری و هەروەها ناوخۆیش دەبێت بۆ سەر هێزە سیاسەکان. بەڵام ئەگەر لە مقابلە سێرکەن ئەمە بۆچی ڕوویداوە؟ ئەمە بۆ ئەو ڕوویداوە کە وڵاتێکی وەکو ئێران کە دراوسێ عێراق عمقێکی قوڵایەکی بەهێزی هەیە لە ناو عێراق، ئەم قوڵایە بەهێزە وای کردووە کە تەک بە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەڵبچنێت. ئێران خۆی لە تارانەوە، لە قومەوە، لە شیرازەوە، لە کرماشانەوە ساروق نانێرێ بۆ ئەمریکیەکان، بەڵکو لە ئەو میلیشیانەی کە هەیەی مەسەرەن ئەو درۆنانە دەنێرێت و زەخت و فشار لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دروستەکە. ئەلبەتە شەڕی غەزەل بەدەر نییە لەم دروستبوونی ئەم تەسعیدی کە ئێستا لە عێراقا وجودی هەیە، چونکە لەبیرمان نەچێ ئێران لە پێش دەوڵەتی ناوچەکە کاریگەری بەهێزی هەیە، لوبنانە، یەمەنە، سووریایە، عێراق و هەروە فەڵەستینەکانیشە. لەبەرەوە ئەم وڵاتی کە لە ئێستا کە لە بەرامبەر وڵاتی گرتوەکانی ئەمریکا وەستاوە تەنها خۆی نییە لە مەیدانەکەدا، بەڵکو کۆمەڵێک دەوڵەتیشی لەگەڵدایە. وەکو دەوڵەت ئەگەر وەکو دەوڵەت پشتگیری نەکەن ناتوان دژایەتی وەکو دەوڵەت وەکو موەسساتی ڕۆ ناتوان دژایەتی ئێران بکەن. لە هەمان کادا ئەو میلیشیانەی هەن، ئەو هێزانەی کە هەن لە خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکا، بەرژەوەندەکانی ئێران و دژی بەرژەوەندەکانی ئەمریکا کار دەکەن لە ناوچەکەدا. بۆ ئێمە کاریگەری ئاڵۆزیەکانی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دەبێت، بۆ سەر عێراقیش دەبێت، بۆ سەر ناوچە خۆڕاتی ناوەڕاستی دەبێت، بۆ سەر تاک بە تاکی ئەو ناوچەیە دەبێت. لەبیرمان نەچێ کاک حەکیم وەکو بینەرانیش دەزانن بە شێوازێکی گشتی جیهان زۆر بچووک بۆتەوە. جاران و گوندێکی بچووکە ئێستا لە ماڵێکی زۆر بچووک دەچێت بەڕاستی. واتە ئەگەر کاریگەری دەوڵەتێک لەسەر ئاستی نێو دەوڵەتی خراپ بێت، بارودۆخەکەی خراپ بێ، ڕنگدانەوەی دەهەیە بۆ سەر کۆی جیهان، بۆ سەر کۆی هاوڵاتیان. واتە ئێستا ئەگەر شەڕ لە غەزە بێت، سێرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان معرەزم بۆی کەوا زەنان بەر بکەوێت و مەسەرن دەبینین مەسەرن بەردەوام درۆن دەچێتە سەر حەریر، درۆن دەچێتە سەر فرۆکەخانەی هەولێر. ئەم بەڕاستی کاریگەری سلبی دروستەکە لەسەر هاوڵاتیان و نەئارامێکی دڵڕاوکی دروستەکە بەردەوام چاوەڕێوە بکەن لە ئاسمانگە و درۆن نەکەوێتە خوار بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. لەبەرەوە ئەمە لە ڕووی سیاسەکەی وا بڵێن کاریگەری پەیوەندیەکانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەگەڵ عێراق لەگەڵ حکوومەتەکەی سوودانیان لاواز دەبێت و ئەم لاواز بوونە سەرکێشی بۆی کە ئەم حکوومەتە نەتوانێت 4 ساڵی خۆی تەواوکایە، نەتوانێت عەلە لاقل بگاتە انتخاباتی داهاتوو. ئەگەر بێت و ئەم هێرشە درۆنیانە بەردەوام بێت و تەسعیدەکە بەردەوام بێت، وەکو بینیمان ئەمڕۆژ کە چۆن لایەنە شیعەکان هەمویان داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەکرد لە عێراقا و جدولێکی زەمنیان بۆ دانرێت کە من پێم وایە ئەمە شتێکی زۆر ناڕەحەتە. وڵاتی گرتوەکانی ئەمریکا نەهاتووتە عێراق بۆی کەوا عێراق تەسلیم بە ئەوانە تر بکات. وڵاتی گرتوەکانی ئەمریکا کە هاتووتە عێراق بە ئاسانی لێ دەرناچێت و دەرنەچوونی وڵاتی گرتوەکانی ئەمریکاش بە ئاسانی واتە دروستبوونی ئاڵۆزیەکی زۆر لە عێراقا و بیمافیها ئاڵۆزی ناوخۆی، ئاڵۆزی ئابووری، ئاڵۆزی سیاسی. سپاس دەکەم کاکتۆر دێمە خزمەتت. کاک ئێغاز سەبارەت بە لێکەوتەی ئەم هێرشان لەسەر ئاسایشی عێراق چیە و لەسەر ئاسایشی هەرێمیش کە بەشێک لەو بنکانە لە سنووری هەرێمی کوردستان یاخود ئەو سیستەمە بەرگریە کە ئەمریکیەکان تەنانەت بۆ بنکەکانی خۆشیان ئیژ ناکە کە بۆ نمونە دوێنێ 3 سەربازی ئەمریکی لە نزیک فڕۆکەخانەی هەولێر لەو بنکەی هاوپەیمانان بریندار بوو؟ بەڵێ دیارە کوردستان بەشێکە لە عێراق. پاشەوە ئێمە باش دەزانین کە دوو بنکەی کە ئاماژەشم پێکرد بنکەی سەربازی هاوپەیمانان واتە بڵێن بە سەرۆکاتی ئەمریکا لە کوردستانن و جگە لە بڵێن ئەو پێگەی ئەو بنکانەی ئەمریکا کە لە کوردستان تا ئێستاش ینی ئەبێ شتێک شاراوە نییە لە عەرەبە شۆفینیەکان زە چ شیعە بن چ سنە بن، ئەم قەوارێ و ئەم حکوومەتە و ئەم فدرالیان بڵێن هەرس ناکرێتن پێ هەڵم ناکرێت بەڕاستی. جا بۆیە بەڵێ ئەم تێکدانی ئەم ڕەوشە لە عێراق پشتی شێر بە بەرهەرێمی کوردستان دەکەوێتن. بەڵام بە بۆ چوونی من نە ئەمریکا ئەم شەڕی نێوان خۆی و نێارەکانی دێختە عێراق لەبەرەوەی ئەمریکا لە بەرژەوەندی دانیە کە ڕەوشی عێراق تێک بچێتن جارێکی تر وەکو پێشتر بڵێن کە گروپە تیرۆریستەکان دوای ئەوە داعش و هەتا گروپەکانی شیعاوانەی کە برێن کاتی خۆی سەر بە ڕەوتی سەدرەوە بوون بە ناوی جێشی مەهدی و غەیری جێشی مەهدی کە مقاومەی ئەمریکان دەکرد لە بەرژەوەندی ئەمریکا دانیە. و هەروەها بە بۆ چوونی من ینی من گەشتبینم
ئەم شەڕ و بڵێن ململانەیە و کە گۆڕەپانی عراقیان بڵێن عراقیان کە گۆڕەپانی شەڕ لە نێوان دوو جەمسەردا بە تایبەتیش ئەمریکا و ئەو بڵێن گروپانەی کە نزیکن لە ئێرانەوە لە بەرژەوەندی ئێرانیشدا نییە لەبەرەوەی ئێران خۆتا دەزان عێراق ئێستا دەوڵەتێکی زۆرینەی شیعەیە تێکچوونی ئەم ڕەوشە نە لە بەرژەوەندی ئەمریکا نە لە بەرژەوەندی ئێرانە من گەشتبینم وەزعەکە هێور دەبێتەوە بەڵام ببوورە من گوێم لە دەنجی میوانە بەڕێزەکەتان نەبوو بەڵام لە مانشێت شتێکم خوێندەوە کە دەڵێ دۆلار و ڕەوشی اقتصادی یانی ئابووری عێراق بە ئەمریکاوە پەیوەستە بەڵێ ئەمریکا دەتوانێت دۆخی عراقتەی بدە بەڵام دووبارە دەڵێمەوە نە لە بەرژەوەندی ئەمریکا نە لە بەرژەوەندی ئێران بە هەموو بۆ چوونەکان وا پێدەچێتن کە ڕەوشەکە هێور بیتەوە و دەربارەی کە بڵێن حکوومەتی بڵێن سوودانی لاوازە حکوومەتی سوودانی لاواز نییە بەڵام ئەو گرۆپانەی کە ئەم کارانە ئەنجام دەدەن بەشێکن لەو حکوومەتە ینی شەرعەتیان هەیە بە ناوی حەشدی شعبی ئەوجە چ فەسیلێک بی کە تایبەک بی بەشێک بی ئەمەە شەرعەتیان هەیە حکوومەتی عێراق کەوتۆتە ینی ئیحراز بووە لەلایەک ئەگەر بەرەنگاری ئەمانە بیتەوە ینی بەشێکن لە خۆیان ئەگە واز لێبینی کە ئەمریکا بەسەرن وەکو دوێنێ بڵێن کە ئەمڕۆ بەیانی بڵێن سەر لە بەیانی کە قەسفی کردیان بردومانی کردوون ئەمە ئیحرازیشی ترە بەرامبەر سیادەی عێراقی ینی لە هەردوو لاوە بۆ نمونە کە ئەم هێرشە کراسە بنکەکانی بڵێ بنکەی ئەمریکا لە هەولێر حکوومەتی عێراقی بەیانەنامێشی دەرکرد ئیدانەی کرد وەگوتیشی ئەمانە لە دەرەوەی یاسان کەواتە تیرۆرستن و هەروەها کە ئەمریکا ئەمڕۆ بڵێن بەرپەرچی ئەم هێرشانەی داوە دووبارە بڵێن ئیدانەی هێرشەکەی ئەمریکای کرد ینی وەکو بڵێ شتێکە ینی عەرەب دەڵێشی لا یەشبه بشی ینی شتێکە بڵێن عەکسی شتەکەی بەرامبەریەتی یعنی لایەک ئیدانەی ئەمی کرد و لە لایەک ئیدانەی ئەوی کرد کەواتە تۆ خۆت ئەگەر نەتوانی سنوورێک بۆ ئەم بڵێن میلیشیانە کە خۆت ناو لێ ناوە میلیشیا دابنێی کەواتە نابی تۆ گلەیش لە ئەمریکا بکەیت بەڵام بە هەر شێوەیەک بی ڕاستە ئەگەر ئەم شەڕە بەردەوامی هەبێتن و عێراق بکرێتە ساحەی ململانەی نێوان ئێران و بڵێن ئەمریکا بڵێن بەڕاستی ینی دەبتە کارە ساتێک کەسی لێ بڵێن بەدەر نییە زەبارەی کوردستانیشتەوە بەڵام دووبارە و سێباڵێ دەڕێمەوە ئەمە من گەشتبینم کە بەڵێ بەڵێ ئەو گەشتبینیە بەرز لە چیەوە سەرچاوی گرتووە چونکە بازەوە ڕەنگە هێرشەکان زیاتر بوێ پەیوەست بەوەی کە ئێستا شەڕی غەزە هەر بەردەوامە پەیوەست بەوەی کە لە سووریا فەرماندەیەکی باڵای سوپای قودسی سوپای پاسدارانی ئێران فەیلقی قودس کوژرا بوو زیاتر دۆخەکە ئاڵۆز ناکە نا من دەڵێم ناڵێم کێشەکە حەل دەبێت چارەسەر دەبی بەڵام دەڵێم ناگاتە ئەو ڕادەیە کە کارە ساتێک ڕوو بداتێن یان عێراق لێک بترازێ یان عێراق ببێتە چەند بەشێک یان بڵێن دووبارە شەڕی ناوخۆیی دووبارە بێتەوە بڵێن شەڕی تایفی نەک ناوخۆیی و هەروەها ئەمریکا باش دەزانێت ئێرانیش باش دەزانێت تاکو ئێستا داعش ماوە ڕاستە داعش کز و کەب بووە بەڵام داعش ماوە لە هەر دەرفەتێک دەگەڕێتن لەم جۆرە دەرفەتانە سەر هەر بداتەوە لێرەوە کارە سات ڕوو دەدا من دەڵێم لە بەرژەوەندی هەردوو لانیە بەڵام ناشڵێم ئەم ململانەیە کۆتایی پێدێت بەڵێ دەکرێتن بە موشک بە درۆن ئەم بڵێن هێرش بکرێتە سەر یەکتری وا نابێتن کە خوانە خواستە کارە ساتێک ڕوو بداتن بەڵێ وەکو دیار لەکوێەوە ئەو ئاراستە دەکرێن ئەو درۆنە بڵێن ئەو فڕۆکە بێفرۆکەوان لەکوێوە ئاراستە دەکرێن چونکە ئێستا باسی وەزارەتی بەرگری ئەمریکا باسی گروپی حیزبوڵڵای عێراقی کردبوو باسی بزوتنەوەی نوجەبایی کردبوو بەزۆکو شوێنی هەڵدانەکە ینی دیاری کراوە وا سیستەمە بەرگریەکەش ئایا ئیژناکەوەی کە لە بنکەکانی یاوپەیمانان هەیە کە دوێنێ سێ سەرباز بریندار بوو بەڵێ دەربارەی شوێنی ئاڕاستەی موشکەکان خۆتان دەزان ئێستا ئەمریکا لە ڕووی تەکنەلۆژیەوە نەکار ئەمریکا زۆربەی دەوڵەتەکان وەکو سین وەکو رووسیا بوو دەوڵەتەکان گەشتنەوە ئاستەی کە چۆڵەکەیەک لە شوێنێک بفرێتن ئەزان لە شوێنە سەرچاوی گرتووە چۆن نازانانی ینی ئەگەر ئەو سیستەمێک کە دەڵێ بەرگری و سیستەمە بەرگریەوەی کە
ڕەدی بڵێن هێرشەکە بکاتنجات موشک بێ یان درۆن بێ هەر شتێک لەبانە بەڵێ ئەگە سەر چاوەکەی نەزانی دوێنێ چۆن چوو سێ شوێنی بڵێن بردومان کردووە دوای خۆ شتەکە بە ئاشکرایی بووە کە حەکیم دەبێت شتەکان پێ بڵێ من خەڵکی مووسڵم و لە مووسڵ دەژیم و بڵێن کارەکەشم هەر لە مووسڵە چەندین جار هێرش کرایە سەر دەوروبەری بڵێن فڕۆکەخانەی هەولێر لەلای بە موشک طبعا ئەو شوێنانێک کە ئەم موشەکانەی کە لێ دەهات نەک ئەمریکا بڵێن کەشفی کردبێت یان بە شێوەی تەکنەلۆجی خەڵکەکەی دەوەرەکەی ئەیزانی ینی لە دەشتی نەیناوە دەوروبەری باشیک و بەرتڵامانە لەوێوە ئاڕاستە دەکران دوای چەندین جار کە بەڵێن سیارە ئۆتۆمبیلەکان لێ خراپبووە پەککەوتووە بە زیان هێشتووە قاعیدە بڵێن قاعیدەی موشەکەکانی لەسەر بووە لە ناو باشی چەند جارێک بڵێن هێزی تووچیان بردومان کرد جارێک لە جاران ئەو کەسانێک کە ئەو هێرشانش ئەنجامدا ڕایان کرد تەمان دەستگیر نەکرا بەڵام شوێنەکە و بڵێن موشەکەکانیشان دەستگیر کرد شتێکی ئاشکرایە شتێکی ئەوە نییە بڵێ شاراوە بیتنیان بە شێوەی وا بڵێن بە شاراوەی هێرش بکرێتە سە هێزەکانی ئەمریکا بەو تەکنەلۆجیە پێشکەوتی خۆی نەزانی لە کوێوە هاتووە دەکەم کاکتۆر ئیبراهیم بێمە خزمەت جەنابێت سەبارەت بۆی کە وەڵامی ئەمریکیەکانیش بڵین وەڵامێکی سنووردارە زیاتر لە 105 هێرش کراوە سێ هێرشی کردووە لە ماوەی ڕابردوودا ئەمریکا ناوێت بڵێن شەڕەکە بەرفراوان بێت یاخود پەیوەستی بە چیەکە ئەمریکا چی لە جەنگی غەزە نایە بەرفران بچێ بڵێن ئاڵۆزەکانی عێراقیش چێەوەی دەریایی سوور و ئاوەکانی کەنداویش بە هەمان شێوە کا حەکیم خۆی دانکە دەگەڕێتەوە بۆم بێ زەحمەت ئەخۆیان بابەتی فراوانبوونی جەنگەکەی غەزە بێ زەحمەتە و دەنگە ناڵێ ئەلو فراوانبوونی ئەم جەنگە بەڕاستی لە مەسلحەت و بەرژەوەندی نەوڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئیسرائیلە و لە سەرەتاشەوە ئەمان نیان دەویست ئەم جەنگە فراوان بێ و ناشانی ئەم جەنگە فراوان بێت چونکە خۆی لە خۆیدا ئەگەر بەرەکە فراوان بێت مەسەلەن لوبنان دەگرێتەوە یەمەن ئێستا خەریکە مەسەلەن دێتە ناو جەنگەکەوە ئێران دەگرێتەوە عێراق دەگرێتەوە سووریا دەگرێتەوە ئاین بەگشتی ئەگەر بێت و بەرەکە فراوان بگرێت تەنها ئیسرائیل یەک دوژمنی نییە تەنها وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یەک نیاری نیە لە ناوچە خۆرهڵاتی ناوەڕاستدا بۆیە ئەوان خۆیان نانەوێت مەسەلەن ئەم جەنگە فراوان بکەن بۆیە لە پێی دەڵێ حرب مەحدود یعنی جەنگێکی سنووردارەکەن لە کە تەرکیزە خەنە سەر ئەوەیەکەوە لە غەزە هەیە لە هەمان کاتیشا بەرپەرشدانەوەیان دەبێت بۆ ئەو هێرشانەی کە دەکرێتە سەریان بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق و لەو ناوچانەی تر بە تایبەتی کە ئێستا دەبینین مەسەلەن ئەو هەموو هێرشی کراوەتە سەر و هەموو درۆنەی هێرشی کراوەتە سەر لە عێراقدا بەڕاستی تەنها بە شێوازێکی سنووردار بەرپەرچی داونەتەوە دوای ئەوەی کەوا وەزیری خارجی هاتە عێراق لە مودەکانی ڕابردووە وەکو بڵێ ئاگادارکردنەوەیەکی یەکلاکەرەوەی بە سوودانی داوە بە هێزە شیعەکانیشدا ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر بنکەکانە لە عێراق و بەردەوام بیان هێرشکردانە ئەوان بەرپەرشدانەوەیەکی بەهێزیان دەبێ و سەلمان دیشیان و قسەکەی خۆشیان سەلمان ئێستا لە ئێستادا کە دەبینی مەسا هەموو هێزە شیعەکان و هاتوونەتە سەر خەت بۆ بابەتەوە لە هێرشی پێشووتریشدا هێزە شیعەکان و سوودانیش لەگەڵ چارچەوەی هەماهەنگی کۆبووی بۆی کەوا سنووداری ئەو بابەتە بکەن بەڵام پیان نەکرا پیان ڕانەگیرە بە تایبەتی دوای ئەوەی کەوا ئەو ڕاوێژکارەی سوپای پازارانی ئێران لە سووریا مەسەلەن ئیسرائیل ئیستهدافی کرد و بە ئامانجی کرد لە سووریا و بابەتەکە ئێرانی تووڕە کردووە لە ئێستادا ئەم بابەتانە بەڕاستی دەمانگەێتە ئەو ڕاستی کە فعلەن ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست و عێراق بە تایبەتی و هەرێمی کوردستان بەشێکن لەو ململانە سەختەکە لە نێوان ئێران و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە ئەو ململانێ بەردەوامی هەبێت ئەم کێشانش بەردەوامی دەبێت و بێکێک لەو کێشانێکی کە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست تاوەکو ئێستا بەبێ کێشە ماوەتە مەسەلەن کێشەی غەزەیە تاوەکو چارەسەری نەکرەوە وەستا بۆ جەنگەیش و بۆ هەرێمی کوردستانی بەڕاستی ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا باز لەوە دەکرێت کە مەسەلەن پاتریۆت بێنێتە هەرێمی کوردستان تر ئەوە تا چەندێک مەسەلەن ئەوە دەیسەلمێنێت کە ئەمان
دارێ بنکەکانی خوان لە عێراقا بەهێزکەن یا بە واتایەکی تر مای سەلمێنێک کە جنگەکە بەردەوام دەبێت و ئاڵۆزەکە فراوان دەبێت لە مەترسی ینی بە حەدی ئەدنایی بە حەدی ئەدنای ئەوەیەکەوە مەترسیەکان گەورن لە بەردەمبەر فراوانبوونی ئەم شەڕە هەرچەندە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نایەوە حتا ئێرانیش نایەوێت ئێران چونکە هەتاوەکو ئێستا مەسەڵەن خۆی بە دوور گرتووە لەوەیکەوە بڵێ من هەیە ئەم پشتگیری هێرشانە دەکەم و ئەمریکا و ئیسرائیلیش ڕایانگان کە یەکێک لەو کەشتانێک کەوجی میکرێتە سەر لەلایەن ئێرانەوە بووە و ئەو درۆنی کە هاتووە لە ئێرانەوە هاتووان پاپشتیان کردووە ئێران ڕەدی دایەوە بەڵام بۆ ئەمەی کە ڕاوێژکارەکەی بۆ شێوازە مەسەلەن لە ئیستهداف کراوە لە سووریا ئەم دەڵێ وەڵاممان دەبێت لە کات و شوێنی پێویستە ئەمانە هەمویان ئاماژەن و ئەمانە مؤشراتن بۆی کەوا بارودۆخی ناوچەکە بارودۆخی عێراق بارودۆخی هەرێمی کوردستان لەم پرشکی ئاگرانی کە ناوچە خۆڕاتی ناوڕاستدا هەیە وەکو بڵێت پارێزراو نەبێت بەداخەوە بریاوانە بووە بری هەرێمی کوردستان و عێراق بەگشتی مەسەلەن بە دوور بە لەو ململانێک کە ئێستا نێوان عێراق و بڵێن لە نێوان ئەمریکا و عێراق لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە عێراق بۆتە گۆڕەپانەکەی بۆیە من پێم وایە بارودۆخی ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە 2024دا بارودۆخێکی زۆر ئاڵۆزاوی دەبێت لە 2023دا خراپتر دەبێت وەکو ئەوەی کە ناوەندە سیاسیەکان و ناوەندە توێژینەوەکانش باسی دەکەنێکی لەو شوێنانەی کە ئێستا بۆتە جێگەی سەرنجی توێژەران لە ناوەندە جیهانیەکان بریتێت لە کێشەی خۆڕەڵاتی ناوەڕاست بریتێت لە کێشەی غەزە بەتەنها ئەوە ناکە ئەم شەڕە کۆتایی بێت دوای ئەمە چی بەسەر دێ دوای ئەمە چۆن کۆتایی پێدێ ئایا ئەمە کۆتایی کێشەی بوونی دوو دەوڵەتیە ئایا ئەمە کێشەی مثلەن چۆن چارەسەر دەکرێت دوایەوە کە ئەگەر هات و حەماسیش ئەگەر هات و هەموو غەزەش تاقەتکرا ئای چۆن دەوڵەتە مامەڵ لەگەڵم بارودۆخە ئەکەن ئایا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە پێشووتر تەنها خۆی بەتەنها لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە براریدا و هەموو کەسێکیش ملکەچی برارەکانی بووە بەتایبەتی لە سەردەمێکا کە ئەو هاتە ناو عێراقەوە و عێراقی سەدام حوسێن ڕوخەم برارە ئەنجومەنی ئاسایش نەبوو هیچ برارێک نەبوو بۆی تاکو هات و سەدام حوسێن ڕوخان دوایەوە گەڕایەوە بۆ ئەنجومەنی ئاسا چونکە لە سەرەتادا ئەنجومەنی ئاسایش ڕێگەی نەدا کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێتە ناو خاکی عێراقەوە هاتیش و گوێ بە ئەنجومەنی ئاسایش نەدا بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە شەری ئۆکراینیا بارودۆخی سیستمی جیهانی خسۆدە بەردەم گۆڕانکاریەکی نوێەوە کە ئەویش دووجەمسەری یا فرەجەمسەری هەرچەندە فرەجەمسەری ئێستا سەرداوەکانی بەدەرکەوتووە سین هەیە رووسیا هەیە و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خۆی وجودی هەیە ئەم سێ جەمسەری کە ئێستا با بڵێن دروست بوون بەتایبەتی سین لە ڕووە اقتصادیەکەیەوە کە بەرانگاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت رووسیا کە وەکو هێزێک لە بەرامبەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەساوە لە ئەنجومەنی ئاسایی لە بەردەم کۆمەڵە کێشە و بێشا بریاری تایبەتی خۆی هەیە ناتەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ شێوازێک کە ڕابردوو کردوێتی ئێستا بیکارە خۆڕاتی ناوەڕاستە لە عێراقدا بیکا بۆ نمونە ئێرانی بۆ ئێران ئێستا کە کاتێک وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاتە ناو عێراقەوە ڕۆڵی ئێران زۆر لاواز بوو لە عێراق بەڵام ئێستا ڕۆڵی ئێران ئەوەندە بەهێزە هاوڕۆژانە هێزەکانی پاڵپشتی کراوە لەلایەن ئێرانەوە درۆن نێرن بۆ سەر بنکە و بارەگاکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوە ئەبێ ئەومان لەبیر نەچێت کە بارودۆخی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەو بارودۆخەنێک کە لە ڕابردوو بووە و لە تەنانەت پێش جەنگی غەزەش نییە و دوای جەنگی غەژ بارودۆخی خۆڕەڵاتی ناوەڕاست بۆ شێوازە نابێت کە ئێمە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بزانین کە ئەتوانێت پارێزگایی لە بەرژەوەندی هاوپەیمانەکانی بکە وەکو وتم ئەگەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە قۆناغی ڕابردوو بتوانی بێتی پارێزگایی لە بەرژەوەندی هاوپەیمانەکانی ناو عێراقیدا بکات لەم قۆناغە تەنها ئەو پارێزگاری لە خودی خۆی دەکات لە بنکە و بارەگاکانی خۆی دەکات ڕەدی دەبێت بۆ ئەو بنکە و بارەگاکان خۆی نەک لە هاوپەیمانەکانی یعنی پێ دوان نەبێت کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێ شەڕ لەسەر سونە بکات لە بەرامبەر بە شیعە بێ شەڕ بۆ کورد بکات لە بەرامبەر بە سونە و شیعیش بۆیە ئەو جارێت پێوەستە بۆی کەوا کەمترین هێرش بکرێتە سەر بنکە و بارەگاکانی بۆ چونکە ئێستا لە ساڵی داهاتوو لە 15/1/2024 عفوا لە ساڵی داهاتوو ینی انتخابات لە بڵێن لە 15 مانگی 11 مانگی 12 وڵاتی لە 2024 انتخابات بەحد الأدنى ساڵێکی تر انتخابات دەکرێت لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و لە ئێستاوە بربژێریەکان دیاریەکەن بۆی کێ ببێتە بربژێری دیموکراتەکان و کێ بێتە بربژێری کۆماریەکان ئەمانە ڕنگدانەوەی دەبێت لەسەر سیاستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەتایبەتی بایدن چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە دەکات کە هێزەکانی لە عێراقا بەر بردومانی وڵات بەر بردومان دەکەون و بەر بۆ شێوازە دەبێت
بەڵێ سوپاسەکەین کاکتۆر کاک غاس سەبارەت بە ئەمریکیەکان هۆکاری چیە سیاسەتی ئیدارەی بایدنەکە بۆ وەڵامێکی زۆرەوەی نییە بۆ ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر بنکەکانی هەتا بۆ نمونە ئێستا لە سووریاش کە ئاسمانی بڵێن ڕۆژاوی کوردستان لەژێر کۆنتترۆلی ئەمریکیەکاندایە بە ئێستا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بردومانێکی سەختی تورکیا هەیە بۆ ناوچانە بۆ سەر دامەزراوە بەدەنیەکانیش هۆکارەکەی چییە بەوەچوونی بەڕێزی؟ بەڵێ دیارە زۆر لە شرۆڤەکار و لە بڵێن شرۆڤەکاری سیاسی باس لەوە دەکەن کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا سیاسەتێکی نەگۆڕە نەخێر بە پێچەوانەوە نەگۆڕ نییە هەر کابینەیەکی ئەمریکا سیاسەتێکی تایبەتی بەخۆیەوە هەیە بە تایبەتیش ئەم کابینەی ئەمریکایانی ئەو حکوومەتی ئەمریکا هەرزوو کە دەست بەکار بوو زۆر لە زۆربەی شوێنەکان لە ئەفغانستان لە عێراق لە شوێنەکانی تر برێن لە لیبیا لە هەموو شوێنەکان سوپاکەی خۆی گەڕاندەوە تەنها ناڵێم هەمووی بە تەواوی بەڵام لە سەڵتانوهاتی گەڕاندەوە سیاسەتی ئێستای ئەمریکا زۆر احتیمام بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناداتن بەڕاستی وەکو بڵێ وەکو جاران بڵێ پۆلیسێک بی دارێکی بەدەستەوە بیتن بڵێن محاکەمە یان سزای خەڵک بداتن تا ڕادەیەک ئەم کابینەیە زۆر سستە بەرامبەر بڵێن هەر جم و جۆڵک کە لە بەرژەوەندی خۆی دانەبیتن یاواتە شتەکانی خۆی هەمووی چڕکردەوە لە ناو ئەمریکا بەڵێ ئێستا ئەوەی من بۆچوونی من ئەوەیە کە ئەمریکا تەنها بڵێن بەرگەری کارە دیفاع لە خۆی دەکاتن نەک هێرشکارەکە لەکەن لە بەشە کابینەکانی ڕابردوو جیاواز بوو بەڵێ ئەمریکا ئێستا تەنها دەیەوێت پێگەی هەبێتن بەڵام بەو شێوەی نییە کە وەکو بلێن کابینەکانی ڕابردوو بێتن بەڵام ئەگەر ئاوا بڕواتن ئەمریکا دەستەوەستا ناوەستێەوە ئاشکراشی کردووە ئەڵێ من ئەگەر عێراق حکوومەتی عێراقی ئیجرعاتێک وەرنەگری من دەستەوەستان ناوەستم و بەرگری لە خۆم و لە بەرژەوەندەکانی خۆم دەکەم ئەوەش کردوینە دیتمان لەوانەیە زیاتریش بکاتن بەڵام لەگەڵەوەش بەڕاستی من چەندین جار پێشلی لە چەندین لێدوان و لە دیداری تەلەڤیزیۆنیش باسم لەوە کردووە ئەبێ ئەمە نەبینە هۆکاریەوەی کە خەڵکی خۆمان بترسێنین چکە خەڵکی عێراق هەموو شیعە نییە لە ناو شیعەش هەموو لەگەڵ ئەوە نین کە بنکە و بڵێن پێگە و شوێنەکانی باساتی دیبلۆماسی بەگشتی و تایبەتیش ئەمریکا بکرێنە ئامانس ئێستا لە ناو ماڵی شیعە بە تایبەتیش ئیتاری تەنسیقی لەگەڵەوە نین من زۆر ینی لە لێدوان و لە بڵێن دیدارم لەگەڵیان کردووە دژی ئەوەنە دوایی کە ئەمریکا هاتۆتە عێراق بە ئیتفاقێکی استراتیژی وە بە داواکاری عێراق بۆ هاتیەوە ئێستاش زۆربەی ئەوانەی کە بڵێن شارەزان لە بوارە تەجروبەیان هەیە کە خۆمان بە بیرمان دێ لە 2009 بۆ بزانم ئەگەڵە نەبم کە ئەمریکا گەڕاوە برانیشی ئەسنەش هەتا ڕادەیەک کە نابی ئەمریکا ببینێ سوپای خۆی گەڕاندەوە ینی ساڵێک دو ساڵ تێپەڕی نەکرد داعش هات 140 عێراقی کۆنتترۆل کرد ئێستا بە هەمان شێوە بەڵام ئەوانەی کە ئەم کارانە ئەنجام دەدەن بەڕاستی ئەوانە لە ژێر کۆنتترۆل و سەیتەڕی حکوومەتی عێراقی ئەمانە بڵێن لایەنێکی قانونیانێ بەڵێ بەڵێ بە کورتی سپاس دەکەم ئەوەی کە پێویستە بە ڕۆژاوی کوردستانیش کە ئەمریکەکان لەوێ بنکیان هەیە ئێستا تورکیا بڵێن هێرشی کردووە بۆ بەشێک لە دامەزراوی مەدەنی وە بۆ هەرێمی کوردستانیش دەبێت چۆن مامەڵە بکە بۆی کەم هێرشانە ڕابی دەتوانرێت کار بکە بۆ ڕاگررتنیە بە کورتی بێ سپاس دەکەم ناکاک حەکیم تورکیا جیاوازە لەگەڵ ئێران ئەمریکا تورکیا بە دوژمنی خۆی نازانێ و بەمەترسیش لەسەر بەرژەوەندەکانی خۆی نازانێت تا ڕادێک زۆر نەرمیشە لەگەر تورکیا بە بەرچاوی ئەمریکاوە چەندین کردەوەی بڵێن تاوانی گەورەی بەرامبەر کوردی ڕۆژئاوا ئەنجام داوە و چەندین شار و شارۆچکەی لێداگیر کردوونە ئەمریکا زۆر نەرمە بەرامبەر تورکیا بەڵام ئەوەی لە بەرامبەر ئەمریکا کە بە دوژمنی خۆی دەزانیوە بەرامبەرەکەشی کە ئێران ئەمریکا بە دوژمنی خۆی دەزانی ئەمە شتێکی ترە ئەمریکا لەگەڵ تورکیا شتێکە و سیاسەتیش لەگە ئێران شتێکی ترە ئەمریکا بە هەموو هەوڵی خۆی هەوڵ دەداتن
کە عێراق لە دەست کۆنتترۆلی شیعە دەربێنێتن هەرچەندە عێراق هەمووی شیعانی هاتە ئیران کۆنتترۆلی کرد بێتن خۆ بەشی زۆرەی سنە و کوردە ئیران تا ڕادێک ئەگەر پەیوەندیشی هەبێ لەگەڵ چەند لایەنێک چەند حزبێک چەند پارسێک لەم شوێنانە بەڵام کۆنتترۆلی نەکردووە وە لە ناو شیعاش ینی ئێستا بەڵام هەواڵان بڵێن ئەوانەی کە لە ڕەوتی سەدرن چەندین گروپی تریش دژی هەژمونی ئێران لە عێراق نەخێت بەو شێوەی نییە بەڵێ هەژمونی هەیەران بەڵام بەو شێوەی نییە کە خەڵک بڵێت تەواو عێراق کەوتۆتە دەست ئیران و کۆتایی پێهات یان کەوتۆتە دەست تورکیا و کۆتایی پێهات و دووبارەشی دەکەمەوەدا خەڵکی ئێمە ئاگادارکەمەوە لەو مەترسیەی هیچ شتێک ڕووناداتن کە بیتە جێگای مەترسی لەسەر هەرێمی کوردستان و عێراق ئەم ململانێش من ناڵێم کۆتایی دێت بەڵکو بەردەوام دەبی بەڵام بە شێوەیەکی پچر بە شێوەیەکی درونێک موشەکێک لەم لەو لە هەر ئەمە ئابێ ئینشاءڵڵا. بەڵێ سوپاس دەکەین کاکەس کاکتۆر کاتمان کەماوە سوپاس دەکەین سەبارەت بە بڵێن داهات و پێدوایە بەڕێژ تاوڕایی کە گرژەکان کەم دەبێتەوە یاخود بۆشی پێدوا بوو کە ساڵی 2024 گرژەکان زیاتر دەبێت یاخود جیاوازی تێڕوانین ئەمریکەکان بۆ عێراق و ئێرانیەکان لە چیدایە سوپاس دەکەم بە کورتی بێ خۆی کاک حەکیم بۆ ئاڵۆز دەبێت چونکە ئەو لاعیبە سەرەکیانە کە ئێستا لە سەراسی نەدەوڵەتی ملبەنان دەکەن لەسەر ناوچە خۆرڵاتی ناوەڕاست ملبەنانەکانیان پەرە دەستێنێت ئێستا رووسیا لە ناو خۆرڵاتی ناوەڕاست هەیە لە سووریا هەیە و ئێران هاوپەیمانی رووسایە و لەگەڵ رووسیا لە یەک بەرەدان ئەم دوو لایەنە ینی بەڕاستی هەم وڵات رووسیا لەسەر ئاسی نێودەوڵەتی بەرامبەر بەرژەوەندەکانی ئەمریکا دەوەستێتەوە و هەم ئێرانیش لە ڕووی ئیقلیمیەوە لەو دەوڵەتانەی کە باسم کردم پێش دەوڵەتی کە وجودی هەیە لوبنان و سووریا و فەڵەستین و یەمەن و عێراق کاریگەری هەیە و بەرژەوەندەکان وڵاتی گرتوەکانی ئەمریکا قبوڵ ناکە لە منتیقی بۆ شێوازانی کە پێشووتر بێت کەوا بێتە ئێمە ئەو بابەتی کە هەیە وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە مقابلە هەوڵدا بەرژەوەندیە زیندوەکانی خۆر ناوچە خۆڕاتی ناوەڕاستە بپارێزێت یعنی ئەگەر بەبیرت بێت تا ئێستا مەسەلەن گەروی بابل مەندەب یەمەنێکان دەستیان نەبوو بۆ مخاڵە ئێستا دەستی بۆ دەبن و مەسەلەن ئەو گەرویە ئەو ڕێڕەوی پاپۆڕی کە دەڕوا بۆ ڕێگەدا کەوتۆتە مەترسیەوە ئەی باش ئەگەر سپێنی و ئێران خۆی گەروی هورمز بخاتە مەترسیەوە چی ئەبێت ئەی باش ئەگەر ئەم دوو گەرووە کە ئێستا شوێنی حەیوی اقتصادی و جوڵەی بازرگانی لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باشوور و باکووری جیهانە مەسەن ئەمانە چۆن کاریگەری نایبێت مەسەن گەر بێت و ساڵی 2024 وای بێتە بۆیە کاتێک وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەوێت بەرژەوەندە زیندوەکانی خۆی ناوچە خۆڕاتی ناوەڕاستان بپارێزیە و هێزێکی تریش لە بەرامبەری هەیە کە رووسیا دەوێت ئەویش بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت و بەرژەوەندی هەبێت و هەوڵی داڕشتنەوەی سیاست و بەرژەوەندەکانی جیهانی بگە لەسەر ئاسی خۆڕاتی ناوەڕاست و دووەلی خەلیج و ئێرانیش دەوێت لەسەر ئاسی هەرێمایەتی کاریگەری زیاتر بێت و تەنگ بە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەڵچنێت ئەم ململانیە و سێڕەع نوێیی کە ئێستا هەیە دروست بۆ شێوازێک کە ئەیبیرین و کە بە وەکو بڵێ مؤشراتی دەبین لەسەر ئاسی ساحەکە کابەتە پێمان دەڵێت کە 2024 ساڵێکی ئاڵۆسەر دەبێت و لە 2023 و دەشکرێت بە پێچەوانەوە بێشکرێت و ئارامین بێت دەبێت مەسەلەن ئیسرائیلەکان و فەڵەستینەکان دوو دەوڵەتی سەربەخۆی خۆیان هەبێت و یەمەن چارەسەر لەگەڵ سعودیا هاوڕابێت بەڵام ئەمانە کۆمەڵی کێشن بە ساڵێک چارەسەر نابن بڵکو بەرەو تەسعید دەچن ئێستا ئاراستەی ڕووداوەکانی خۆڕاتی ناوەڕاست بەرەو تەسعیدە بەرەو بەرزبوونەوەیە ململانەکان بەرەو ئاڵۆزبوونێکی زیاتر ملەنێت باشە زۆر بە کورتی بێکاتنەوە کاکتۆر بە سەبارەت بە ئەمریکا بۆ یەو پشگیریانەی لەو تاوانکارانەی قەوارەی زایۆنی کە ئێستا بەرامبەر بە خەڵکی بێتاوانی غەزە دەکرێت ئاسی جەماوەری لە خۆرهڵاتی ناوەڕاست چ لەسەر ئاسی خەڵک بێت چ لەسەر ئاسی دەوڵەتانیش بێت متوانەکەی زۆر لاواز بووە بە کورتی بێ سوپاس دەکەم بێکێک لەو خاڵانی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا و نەک وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەڵکو دووەلی غەرب بەریتانیا فەڕەنسا تا هەندێک هەڵوەسی نوان لەم دوایانەوە دووەلی غەریب بەگشتی لەسەر ئاستی دەوڵەتانیان بەڕاستی وەکو بڵێ وەچێکی ناشرینیان پیشانی جیهاندا کە ئەو هەموو قاپوعامە دەکرێت لە غەزە بێدەنگیان هەڵبژاردووە و هاوڵاتانیان بە شێوازێکی تر ئێستا مەسەرەن دەبین لەسەر جادەکان بۆ مزاحرات دەکەن و خۆپیشانان دەکەن دژی ئەوەی کەوا دەوڵەتەکان دیکە بەڵێ لە ڕووی ئاسی لە ڕووی جیهانیەوە تەنها ئەمریکا نییە کە ڕووی ناشرین بۆ لەسەر مجتمعی کۆمەلگایانە دەوڵەتیدا بەڵکو دەوڵەتانی تریشان نابینی ئەو فشارە زۆرەی کە لە بەجێسی ئەمە دروست بوو لە کۆمەڵی گەشتە نەتەوەیەکگرتوەکانی ئەمریکا دروست بۆچی نەتەوەیەکگرتوەکان دروست بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە دەوڵەتانی تر بۆی کەوا دەنگیان نادا بۆی کەوا
شەڕ بوەستێت و جەنگ بوەستێنرێت بەڕاستی ئەم هەموو نیشانەی ئەوەیە کە وەجهی ئەم دەوڵەتانە وەکو دەوڵەت و وەکو سیاست قێزەون بووە و خەڵکی بەڕاستی ڕووی ڕاستی ئەوانەی بۆ دەرکەوت کە هیچ شتێک نیێتە بەنای مافی مرۆڤ بەرگری ئەوان بەرگریکاری بن و لە شوێنێک مافی مرۆڤ پێشر کراوە ئەوان بێنە دەنگ و لەژنێ بۆ دروستکەن و پارێزگایی لێ بکەن و بتوان ئەوە بکەن بۆی ئەوانە هەمووی بوون بە مرەکەبی سەر قاغز بوو لە کۆمەڵێک مەیداندا کە پێشتر باز دەکرا ئێستا بە واقعی دەبینین کە خەڵکی غەزە قەتڵ عام دەکرێت بۆ هەمووە شێوازەی کە لیان دەدرێت کەسێک نێبێت و جواب لەسەری داوای تەنها ڕاگررتنی شەڕش دەکەن وڵاتە گرتوەکانی ئەمریکا ڤیتۆ بەکاردێنێت و تاکو ئێستا 2 جار 3 جار ڤیتۆی بەکارێ ناوە لە مەجلیسی ئەمن بۆ ئەوەی نەیکات و ئەم پرۆژە بڕیارێشی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ خەڵکی غەزە و هاوکاری مرۆیی درا بەڕاستی بۆ وەستاندنی جەنگ بوو بەڵام وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەڕەشێک و تێگەربێت و بۆ وەستاندنی جەنگ بێ من ڤیتۆ بەکاردێنم بۆیە گۆڕا بۆ مەسائلی مرۆی بەڵێ سوپاسان دەکەین بەڕست دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسەکان هەروە کاکی غەیاز سورتی شارەزایی سەربازی سوپاس بۆ بینیرانی بڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان